من و باوە گورگوڕ و کوڕی حەسەن هەرسێکمان بەیەکەوە لە هەردەکانی خۆرهەڵاتی کەرکووک بەیەکەوە ساڵی نوێمان پیرۆز کرد. باوە گورگوڕ داگیرسا و کوڕی حەسەن مێژووی بۆ ئەجێڕامەوە. منیش گوێڕادێر بووم لە ناوچەی کەرکووک. کەرکووک دەمە و ئێوارەیەکی شەرابی ئەویش بەپا هات بۆ لامان. کەرکووک ئەیود من کوردستانم، کوڕی کوردستانم، خاکی کوردستانم، خوێنی شەهیدانی کوردم و بەس. مێژوو پەنجەکانی کەرکووکی نووسیوەتەوە بە قەڵەمەکەی باوە گورگوڕ. باوە گورگوڕیش بەگڕ کەرکووکی نووسیوەتەوە و کەرکووک هەری کوردستانە. من ئێستا لە ناوچەی کوڕی حەسەنم یان کوڕی حەسەن واتە قەرە حەسەن. لێڵان تەمومش لەیلان. لێرە ئەچینە گوندێک لە گوندەکانی ناوچەی قەرە حەسەن ئەویش ئاوایی تەیمزاوایە. ئەمان تەیمانیان دروست کردووە بە قامیش و زەل، تەیمانی زەل لەوە ناوە تەیمزاوە. ئەچینە ناو ئەو جووتیارانە تەماشاکەن هەرچیەکیان ئەبینی باس لە شەهید و باس لە ئەنفالکرا و باس لەو بەڕەشڕە ئەکەن کە بۆ پێشمەرگیان ڕاخست و پاروی دەمی خۆیان ئەیە بە پێشمەرگەکانی یەکێتی. بینێن بە ڕێز و خۆشەویستەکان، ئەگەر لەگەڵ من بەر لەوەی کەوا من سڵاو لە گوندەکە بکەم، سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستانەکەم، سڵاو لە شەهیدانی کورد و کوردستانەکەم، سڵاویش لە کەرکووکەکەم. وەرن بەیەکەوە باچین بۆ تەیمزاوا لێرە لەگەڵ غەریب لۆڕی و بە یەکیشەوە بەرنامەیەکی جوان پێشکەشەکەی. فەرموون. کەرکووک وڵاتی ئەبەدی کوردە و کەسی ترنا، نیشتیمانی نەتەوەی کووردە. لە سەردەمی گۆتیەکان لە 3500 بۆ 3000 پێشزاین باو باپیرانی کورد لە چیاکانی زاگرۆس هاتوونەتە خوارە و ئاوەدانیان کردووەتەوە و کردویانە بە پایتەختی نیشتیمانی و نەتەوەی خۆیان کە کورد بوون. لە ساڵی 1050 زاینی تۆغڕولبەجی سەرۆکی ئێڵەت داگیرکەرە خوێن مژەکانی ناوچەی مەنگۆلیای باشووری ئاسیا هاتوون و داگیریان کردو و ڕوخاندویانە. هەمیشە داگیرکەرە بێگانەکان پەلاماریاندا و ڕوخاندویان و ماڵوێرانیان کردوون. لە ساڵی 1508 سەفەویە تورکە شیعەکانی ئێران داگیریان کردو. لە ساڵی 1516 عوسمان لە تورکە سونەکان کەرکووکیان داگیر کردو و بووە بە 4 ئەیالەت لەم ناوچێدا مەزراوە: ئەیالەتی بەغا و ئەیالەتی مووسڵ و ئەیالەتی بەسڕە و ئەیالەتی شارەزور. کەرکووک پایتەختی مەملەکەتی شارەزور بووە. قاموس ئیعلامی عوسمانلی تورکی لە ساڵی 1896 لە ئەستانەی پایتەختی عوسمانلیە تورکە داگیرکەرەکان بۆ خۆیان بەڕەسمی ویلایەتی مووسڵیان نووسێ و بە کوردستان و 3 بەشی کوردن. ئەوانی تر پیاوی تورک و جوولەکە و کلدانی تیا بووە لەگەڵ هەندێکی بچووک لە عەرەب. ئەمە بەڕەسمی نووسراوە. قەزای کەرکووک بە ئیرادەی مەلەکی لە ساڵی 1937 دامەزرا و 1956 کیلۆمەتر چوارگۆشە بۆ ئەو دەمانە هەتا ساڵی 1968 یەکێک لە ناحیەکانی سەر بە قەزای مەڵبەندی کەرکووک ناحیە لێڵانە. لێڵ واتە تەمومش، هەمیشە تەمومش بووە. پاشان بووە بە لەیلان. لە ساڵی 1937 شێخ حەبیب تاڵەبانی بەڕێوەبەری ناحیەکە بوو و ناحیەکەش لە خاڵۆبازیانی بووە. ناحیەی لەیلان قەرە حەسەنیشی پێوتراوە. قەرە حەسەن واتە کوڕی حەسەن کە پاڵەوانێکی کورد بووە و لە ناوچەی لەیلان و کەرکووک بۆ چوە بەگشت داگیرکەرە تورکەکانی دەوڵەتی ئاقۆینلو واتە مەڕی سپی. پاشان شەهیدیان کردووە و بە قەرە حەسەن ناوزەدیان کردو و تەتریکیان کردووە. ئەم ناحیە 1500
57 کیلۆمەتر چوارگۆشە بووە تا ساڵی 1960 63 گوند لە سنوورەکەیدا بۆ تێکڕای کورد بوون. یەکێ لە ئاوایەکانی لەیلان گوندی تەیمەز ئاوا بووە، تەیمان زەل ئاوا. دواتر بووە بە تەیمەز ئاوا. لە ساڵی 1600 سەرۆکی ئێڵی مەکایڕی جاف قالەیلێ و بارامە کوردەی ئێڵی مەملی لە گوندی جافەرانی ناوچەی قەرەداغەوە بەخۆ و ئێڵ و ڕایەت و چاتۆڵ و ڕەشدەوار و مێگەلەوە هاتوونەتە قشلاخ کۆن. پاشان دەوارەکانیان گوێزاوەتەوە بۆ چەم تەوێڵەی ئاوایی و لە تەیمان واتە پەرژین یان پەچە دروستکردن، قامیش و زەل و تەرکە و ژاژ دروستکردن و وەستای کارامە بوون. خانۆکانیشان بە شێوەی دووموس لە قامیش دروست کردەوە. دواتر هاتوونەتە سەرچەم و بەراوایی لەوێ تەیمانەکانیان سوتاوە ئەوجا هەڵکشاون بەرەو بناری گردی قەڵا. واتە 4 جار ئەم ئاواییە جێگۆڕکەی پێکرا و جێگۆڕکەی کردووە. عەبدوڵایەکێکە لە گەنجە خوێندەوارەکانی تەیمەز ئاوا ئاگاداری مێژووی ئاوایەکەی خۆیەتی بەیەکەوە کەوتینە منەی مێژوو دوجار لێم پرسی. بگەڕینەوە بە ساڵی 1600 دوو پیاو لە ناوچەی قەرەداغەوە پێم وابێت لە جافەرانی قەرەداغەوە بەخۆ و ئێڵ و مەڕووماڵات و چاتۆڕ و ڕەشماڵ و ئەمانەوە بەرەو ناوچەی کەرکووک دێن. ئەو دوو پیاوی کێ بوون؟ یەکێکیان باپیرە گەورەی ئێمەیە ناوی خادرە ناسراوە بە قارلەیلێ عەشیرەتەکەشمان هەر ئەوەیە. ئەوتریان بارامە کوردە. بارامە کوردە هاتوونەتە ئێرە یەکەم ناوچەیان ئاوادان یەکەم جار چوونەتە ئاوایە کۆنەکە. بەڵێ قشلاخی کۆن چوونەتە بەڵێ هەندێک چەند ساڵێک لێمێنە دوایی بارەکەن. بەڵێ ئەچن بۆ کوێ؟ بار ئەکەن دێنە بەر ئاوایی. بەڵێ ئەچنە بەڵێ ئەسنە تەوێڵە ئەسنە تەوێڵە تەوێڵی لا هەورامان بەڵێ ناوچەیەەکە تەوێڵی تەیمەزاوی پێ باشە لەوێەوە ئەنجا دێنە بەڵێ دێنە بەر ئاوایی لەبەر ئاوایی لێرە بە تەیمان خانوویان دروست کرد و پیاوە دووموس. بەڵێ وایە لە بەر ئاوایی بۆ پاراستنی بەروومە ئاژەڵەکانیان و بۆ پاراستنی بەروومە کوشتتوکاڵەکانیان تەیمانیان دروست کردو. ئێمە خۆمان پێڵێن قامیش و زەل. باشە لە قامیش و زەل تەیمانیان دروست کردووە بۆ ئەوەی کە حتا خانۆکانیشان بەڵێ دوومزیان دروست کردو و خانۆکانیشیان بەشێک لە خانۆکانواتە عەبدوڵڵا کە گەنجێکی جوانی تەیمز ئاوایە تەیمەز ئاوا ناوەشەکەی لە چێوە سەرچاوی کردووە. بەڵێ چەندی ڕابۆچوون هەیە لەسەر دروستبوونی واتە و دروستبوونی چۆنەتی دروستبوونی ناوی تەیمەزاوە. تەیمەز ئاوا ڕاستترین ڕایان ئەوەیە کە تەیمەزاوە لەبەر ئەوەی کە کاتی خۆی لە سەردەمی کۆن لە ساڵی 1600 بەدواوە لەم ناوچەیە تەیمان دروست کراوە بە قامیش و زەل. بەڵێ پەرژین تەیمان دروست کراوە بە قامیش و زەل و ئەم قامیش و زەلە وەکو کەرەسەیەکی بیناسازی ئەو سەردەما بە شێوازێکی ئەندازەی زۆر پوخت و جوان سوودیان لێ وەرگرتووە و بۆ تەنانەت لە بیناکانە و لە زۆربەی شوێنەکانە لە قامیش و زەل شتیان دروست کردووە. ناوچەکە سروشتێکی وەرگردووە بۆ قامیش و زەل پێی وتراوە تەیمەزەل ئاوا. تەیمان زەل ئاوا بۆ بە تەیمان زەل ئاوا دوای بۆتە تەیمان زەل ئاوایی دوای ئەم ناوە گۆڕاوە بە مروری کات و زەمەن تەیمەزاو. بڵێ ئێوەتان ئێمە جافین. بڵێ شتی لێکن لە جاف. ئێمە عەشیرەتی مکایڵین لە تیرەی جاف. مکایڵی زانی کێیە؟ مکایڵی پیر میکایڵ کوڕی پیرخێری شاهۆیە. بەڵێ بەڵێ ئەوە پیان وتووە پیر میکایلی 6 ئەنگوست 6 پەنجەی هەبووە. بەڵێ ئەوە بۆ ئەوی هین بێ بزانی. باشە جگە لە میکایلی جاف چەند تیرە و هۆزی تر لە ئاوای تەیمەزاوە هەیە؟ بەڵێ کۆمەڵێک هۆز و تیری تریشی تایە شێخی تایە. شێخەکان لەکوێ هاتوون؟ شێخەکانی چۆن ئەم شێخان هاتوونەتە ئێرە؟ شێخەکان شێم حێدینی کەرکووک هەبووە. ئەوان باپیرە گەورەی بەڵێ باپیرە گەورەی ئەوان بووە. سەرەتا هاتوونەتە بڵێن گوندی قەرەوەیس. دوایی هاتوونە خۆیان بە خزم و کەس و کاری ئەم قارلێلێ زانیە و خۆشیان ویستووە هاتوونە ئەو هێنایەتی بۆ تەیمەزاوە. ئەمە شێخ. بەڵێ چیتری تایە؟ شێخی تایە جافی تایە مەمنی ئەوەی بڵێن بارامە کووردە بارامە کووردە خۆی مەملیە یا مەمیە کامیان؟
مەملیە بەڵێ هاتۆتە ئێرە بەڵێ ئەو عشیرەتە هۆزێکی دریژی تا زەنگە بەڵێ بەڵێ نازم خۆی بە زەنگ نازانێ بەڵێ داکی زۆردار بۆ باوکی پرکێش دایناوە بەڵێ وایە بەڵێ بەڵێ باشە کاکە عەبدوڵڵا لێرەوە من و تۆ تەمەنمان ئەوە نیە لە پەنجەکان و چلەکان ئەبزانین بەڵام جێڕانەوە بە شێوەی جێڕانەوەی بەچی بە مێژوو بەڵێ لێرەوە بە کەروبار چوون بۆ کەرکووک بەڵێ ئەمە زۆربەی کات باوکمەی گێڕێتەوە لە کۆڕومەجسەکانە مامە گەورەکانمەی گەڕنەوە باپیرەی ئێمە باپیرەمان ساحب باغ بووە باخیانە بەربوومی کوشت و کاڵی زۆریان هەبوو لێرە چەند بیلامانە جۆ درێژ و کەر لێرە بەڵێ زۆربەی کات و تویانە بەس ماڵ باپیرەی خۆم 20 دانە گوێدرێژیان هەبووە ئەمە جگە لە بڵێن ئێستر و ئەمە 20 ڕۆیشتۆ بۆ کەرکووک 20 چی بردووە بەڵێ 20یانە بۆ دەی ئەڕۆی بۆ کەرکووک بەربوومی کوشت و کاڵیانە بر دەیان ئەگەڕایەوە ینی کاروانیان پیانەکە ئەی باشە جارێکیان کابراایك لەو خان خورما پێڵە تو ئیسە لێرە نەبووی بەڵێ ئەوە باپیرەی منە ناوی حاجی مەحەمە بووە خۆ عافوویکە نەماوە کاتی خۆی بەیانی زوو هەڵساوە ڕۆشتووە باری بردووە بۆ کەرکووک باشە لەوێ بارەکەی فرۆشتووە و گەڕاوەتەوە دووبارە لێرە کەس نەبووە نۆرەی پێ بکات دووبارە خۆی گەڕاوەتەوە بۆ بارەکە باری ئێرە قەرتاڵی هەنجیر بووە تەماتە بووە ئێتر ئەوەی زۆربەی میوەکان لێرەوە هاوردەی کەرکووکراوە کەرکووکراوە باش ئەناردەی کەرکووکراوە یەکێک لە باپیرەکانت ئەڵێ کە ئێمە چوینە کەرکووک تەنها عەرەبی شیتیانە بوو کەرکووک بەڵێ ئەگەڕنەوە و کاتێککە ئەوان چوونە بۆ کەرکووک بە هیچ شێوازێ عەرەبیتیانە بووە کەرکووک هەر زۆربەی ماڵەکانی کورد بووە کەرکووک کوردستانی بووە ئێستا وەکو گەنجێک بەڵێ ئەم هەموو عەرەبیان هێناوە وەکو داگیرکە ڕۆژە لە ڕۆژان هەر ڕۆنەوە هەر ڕۆنەوە بەڵام ئەو نوێژەی لەوێ ئیکەن قوبوڵە نوێژان قوبوڵە ئەگەر کەسێ نوێژ بکە نوێژی قوبوڵ نییە چاوی لە ماڵ خەڵک بێ تەواو جوانە چاوی لە خەڵک بێ باشە لە خانەکانی ئەحمە و خانسەیفی و خان خورما لەوێ شتەکانن ئەڵێن هەمیشە کاروانیش لە ڕێ بووە پیاوێکە بۆ لێرە ناوی ڕەزای حەمەی قالە لێ بووە بەڵێ ڕەزا محەممەد ئەمە بازرگان بووە بەڵێ بازرگان بووە ئەو باپیرەی باوک منە لە کۆ شەیدیان کردو کێ شەیدی باپیرەم ڕەزا خۆ عافوویکە بازرگان بووە لێرەوە چووە بۆ کەرکووک کوتاڵی هێناوە بەسەر ئەم ناوچەی قەرحەسەنە لێرە ئیتر بازرگانی پێوە کردووە لە تاقی کەرکووک تاقەکەی کەرکووک بەڵێ لەوێ بەڵێ لە جەوڵبۆر کانی و ئاوی لێ بووە ئەو سەردەما هاتوونە ئیسراحەتکەن و پشوویە بدەن لەو کاتەیە جەردە و ڕێگر هاتوونە و شەیدیانە بەر لە هاتنی قالەی لێ و بارامە کوردەی مەملی بەهۆی ئاویشگەی و چەماوی زۆرەوە ئەوە چەمی دارتو و چەمی چکچکە و چەمی کانیبا و چەم کەلبەلایی و ئەمبەر و ئەوبەر ئەوە قشلاخکۆن و بەراوایی و هەڕەسیا و ژیان لێرە بوونی بووە پێ ئەچێ هەتا ئەم ناوچانە شارستانێتی گۆتیەکان هاتبێت قەڵایەک لەبان گردۆڵکەیەک بووە هۆزەکانی مەملی و مەکایڵی واتە پیرمیکایڵی شەش ئەنگوست کە لەنەوە و لە کوڕانی پیرخری شاهۆیە لەگەڵ زەنگنە و شێخانی جەباری و زەنگنەی تیانیشتەجێ بوون کە کەنیشکەکانی ئەو دەمانە ساوەلەوانیان کردووە شەوان تشتی هەویر لە ئاردیگەنمی خاکی کوردیان شێلا و شەبە قەڵساون بە تەنورنانی تەنوریان گەرم پێچاوەتەوە بۆ شوان و گاوان و کاروانچی ڕێی کەرکووک و چەمچەماڵ و سەپان و درەوان ئەوجام مەشکیان ژەنیوە لە گەنێ دوو و نانیان بردووە بۆ سەرخەرمان و هەر بۆ خۆشیان مەڵۆیان ناوەتەوە واتە پیاوەکان چی درویان کردایە ئەبووە سواڵە و کۆیان ئەکردەوە بە مەڵۆ بە باوەش ئایان بردە سەر خەرمان بەشان بە بەرمیلی بچووک ئاوان لە کانیا و جۆگەکانی تەیمازاوە ئەبردەوە بۆ ماڵ ئەیان کردە کوڵا لەسەر هەرزاڵدایان ئەناو سارد ئەبوو ئیدی جەنجەر خۆ بگرا بۆ جێرە هیزان هەبوو جاران بە قوڕ ئەکرا هیزەڕۆنیان تێ ئەکرد لە تاو مشک و مێرو ئەمانە ئەوجا مەقەڵیان بە قوڕ دروست ئەکرد لە ناو ژوورەکانیان بۆ چێژلێنان و چالێنان ئەوجا بێریان ئەکرد بەهاران دوو بێری بەیانیان و ئەسران پاییزان مەڕ لە پەچە ئەنراژنان ئەیان دۆشی
تات حەلیم خەڵکی ئاواییە لە تەک نازم زەنگنە بەیەکەوە هەر یەکەی باسێکی ئاوایەکە ئەکاو دوو تەوەری جیایە بەڵام باسەکەی نازم جەرگ بڕە و فرمێسک لە چاوە قەتیس ئاهێنێ بابچینە خزمەتیان و سەرەتا لە تات حەلیمەوە دەست پێ بکەین و پێی بڵێم ئاردی ئەو وەختەش ئاردگەنم بوو ئاردێکی جوان بالی هین خۆمان بوو ماشەڵاوانە ئای خاگەی شۆریەوە تەتەڵەیە کرد و گێژەیە کرد و لە ئاشەمان هاڕی و ئاش لەکوێ ئاش لە ئاسی ئەکمانە بوو لە بین میرە سوورە و تەیمەزاو لەبەری تەیمەزاوی خوار و تەرمەزاوی سەر و بالی ئای چالاک بۆی لەکوێیت اینجا ئەتان برد ئەوێت ئاشتانە کرد و ئەتەهێنێنەوە وانە باشە نانتانە کرد بەیانیان زوو بە تەنور بوو بە چی بوو نۆڵا بە تەنور قڕ بە تەنور قڕ بەڵێ. کێ دروستێ کرد وەڵاهی دایکمەی کرد و دوای ئەوەی مش خۆمان ڕەحمەتی قەلەقلەمان لێبێ. کرد هەزارجە ئیتر دروستانە کرد هەر بەڵێ. کەسە لە ماڵی خۆی لە حوشەیە ئارە وەڵا هەموو کەسێ تەنوری هەبوو تەنوری هەبوو تر بەڵێ. بەداریش بە خۆتان گەرمتانە کرد بەڵێ. هەبوو دوای تۆ بێت بڵێ منیش دووسێ کولێرە بکەمەوە. وەڵاهی کەم یعنی خەڵگشتی خۆی هەی بوو باشە تۆ نانی تەنورتە کرد بەڵێ. بۆچی وەڵا بۆ خێزان و بۆ پێشمەرگە و بۆ میوان و بۆ فەقیر و حەچی بۆ بەهاتێمانداپی سەپان و- بۆ هەموو کەس باشە نانت لەگەڵ چێ برد بۆ سەپان بۆ سەر درەوە وەڵا ئیتر خواچی بە قسمەت کا لەگەڵ خورمایە و لەگەڵ یلکەیە و خورما ڕوونتانە کرد بەڵی شوان زۆر حەزی لە خورما ئارە وەڵا بەکاری بەڕۆنی کوردی هی خۆمان بەڵی ئەی سەد ڕەحمەت لێ بێ لەگەڵ ئێوەی باشە ئەڵێن بە مناڵیش سێ چوار ساڵ ساوە لەوە نیو کردووە بەڵی لێرە بەڵێ. لە تەیمەزاوە بەڵی هەر لەم گێرانە بوو مناڵ ئێرانە ور بۆ چۆ وەڵایت لەم دەورانەم لە وەڕان و ساوا هی بەرخە یا هی بەرخەیە بەرخ و کار گشتی تێکەڵە کرد ئیترەوە ساوە لەوە نییە بەڵی وانە بەڵێ. بۆ ئەو کەژانە و بۆ ئەو ئارە هەردانە وانە بەڵی بە خۆ نیوەڕۆی ژەگەڕایتەوە بۆ ناخوارد ئارە وەڵا ئەو وەختە ئاشی چی هەبوو کە وەڵی مامۆستا ئێواران خەکسی شۆربای ساوەر بوو ساوەر تونیانە کرد و یاپراخیانە کرد و ساوەرتونیانی چی ئەیان کردە قوبلی هەبوو ئەوکیان بە شۆرباییە کرد و ئێ یاپراخیانە کرد و تورشاویانە کرد و یاپراق بە ساوەر یا بە برنج بە برنج بەس برنج لێرە کەم قەت برنج کراوەدایە بەڵی لەکۆ وەڵای لەم بەر ئاواییە کرا و لەو باخانە ئێمە ئەکرا و ئاویش زۆر بوو ئارە وەڵە ئاوی زۆر بوو. وانە بەڵی باشە ئیتە تۆ نان و دۆت ئەبر بۆ سەپانەکە بەڵی سەپان بە چی ئیشێکرد لێرە وەڵا سەپانی تر ئەوەی بە سەپانی وایە بە سەپانی ئەوەی بە پارە ئیشی بگە پارە سەپانی چی بوو گەنمیانەدا پێ لەو سەرە و لەو سەرەوە بەڵی باشە ئیتر جاران گێرەتان بە بڵێن هینە کرد بە جەنجە گوێ درێژ و بەڵی بەچی جەنجەر جەنجەر بە گوێ درێژمان گوێ درێژێکتان ناوەڕاستدانا بووە ئێوە بەوەیانەوە بنە و لێیانە خوڕی و ئەمەکەیش سەرپەڕ ئەم سەرپەر ڕووی تراوە بەڵێ. ئەڕۆشن بە تۆ بە مناڵی خراوی سەر بەڵی جەنجەر ئارە وەڵا جەنجەڕیان لەکوێ کڕی کەرکوو وەڵای دیارە لە کەرکوو کڕی هەر کەرکووکی کوردەواری خۆمان بەڵی مەشکەشتان ئەژەن بەڵی باشە کە مەشکەتان ئەژەن ڕۆنی هەبوو بەڵی کەرەی هەبوو کەرەی هەبوو بەڵی. ئەتان کرد چیەوە ئێوەڵا نامانە نامان کردە کوپەوینە دوای گەرمانە کرەمانکە هیزەوە هەندێکی خوی تێکە خوێتیەکان لەبەرەوە نەگەنێ ئای چووە عقل بوو نەو دەمانە ئای چووە مەڵۆشتانە نایەوە بەڵی باشە کە پیاوەکان چی درە و کردایە بەڵی ئێوەش مەڵۆتانە بەڵی. نایەوە وایە ئارە وەڵا باشە ئاوتان لە کوێ هێنا بۆ خواردنەوە وەڵای ئەوە جۆگەیەکمانە بوو ئەلێ پێمانەوە سەراوەکە لەوێمانە لەوێ تەنەکەی وەڵا بە بەرمیل بان قەپات و بە بەرمیل تر جارە ئەی شەڵتەش هەبوو بۆ شەڵتە بەخوا لەم دوایە هەبوو ئێوە بەشانەمانە هەر بەشانتان هێنا بۆ ئارەوە. ئێرە باشە کەنوشتان هەبوو بەڵی بۆچی و چی وەڵا کەنومانەکرد بۆ گەنم و بۆ ساوەر و بۆ دوۆینە و بۆ ئەوانە بەڵی باشە هیزانتان هەبوو هیزان بەڵی. هیزان چییە هیزان بە قوڕەمان کرد و هیزەکەمان تێکە لەمەوە مشک و چنێخۆ ئەمەش چاکە ئەی مەقاڵە مەقالەمان شەکرد ئاگرمان تیا کرد و چایمان تیا کرد و گەرب و چایەکەمانە ناوی ساردەوە نابوو باشە لێرە بەهاران ڕۆژی چەند جار بێری ئەکریا دووجە دوو جارکەی وکەی تاق ئێوارە لە دوای پێش ئەسرمە ڕەهاتەوە و نیوەڕۆژ پێش نیوەڕ باشە پاییزان لە پەچە لە مەڕ ینی بەڵی. مەڕ لە پەچە بوو بەڵی. لە پاییزانتان دۆشی بەڵی. لە کۆ بوو لەو گردە بەرزی ئەلەویان ئەو- لەو گردە بوو ئەو دەمە خۆش بوو یا ئێستا خۆشە وەڵاهی تر مامۆسا ئەو ساکە زروفێتر بوو ئیسش زروفێتری ڕحمە لە باوک ئەوم بۆ دەدەن ئەو نازم برام فەرمو. نازم برام چۆنی سەرەتا من بە خێرا زۆر سپاس زۆر سپاس نازم برام کامیل ئەڵێ جافە و خۆشتەڵی زەنگنم من
لاریم لە جافی نییە من دایکم 10 جافە باوکشم زەنگەیە تری عابابازین من شانازیەکەم بە 10 خۆمەوە بەس ئێمە لەگەڵ جافە من ناو جافا گەورە بوومە لە ناو جافا بەڵێ من لەم دێ پەروەردە بوومە لەم دێش گەورە بوومە باشە نازمژان من برین تەکولێنمەوە بەڵام پێویستەکەەوە ئێمە ئەمانە هەموو دیکۆمنتکەین بۆ مێژووی کوردستان چەند کەست ئەنفالە من لە منەماڵەکەمانە ئەنفالمان زۆرە خوشکی دایکت ناوی ئایشەیە ئەوە فەرهاد لەم دێە ئەوە میمزامە ئەنفال کراوە دوو ئامۆزای باوکم ئەنفال کراوەیان ناوی عوسمانە ئەیمام شەریف باوکمە لێ پرسیاوی هێزی بەرگریەم دێ بۆ باوک ئەنفال کراوە لە شەڕی ئۆمەرەگەیە و بەڵێ ئۆسمالەکەم بەشداری ئەو شەڕانی کردووە هاوشانی پێشمەکە قارەمانەکان بەڵێ هێزی سەرۆکی پشگیری بەڵێ لێ پرسیاوی هێزی بەرگریەم دێ چەند بەرگری هەبوو لێرە وڵا لەم دێ تقریبان 30 بەرگری 35 هەمووی ژێسەی پێ بەڵێ جەرسە بوو بڕنە بوو کلاشکۆڤ بوو ئیتر ئەوانە بوو بەڵێ باشە باوکت لە ساڵ 1970 ئەنفال کرا بەڵێ لە چۆ لە گوندی تێمەزاوان لێرە بەڵێ ئیتر دەنگ و باسینەما وڵی دەنگ و باسییان هەبوو لە لەیلان فترێ لە لەیلانمانەوە دوایی هیڤیان هێنا لێوەنە بارکران و برا ئەی دایکت دایکم ماوە سەلامی لێکم هەموو خەڵکەکە لێرە ئەڵێن ئەنفال کراوە فریاد ڕسێک هاتووە بۆ لایەن فریان کەوتو و ڕزگاری کردوون بەڵێ چەند کەسایەتێکە بووە بەڕاستی ئیسا ناوی کەسایەتەکەم نبینیە ناوی سدیقکەری بەڵێ سدیقکەریم بوو خەڵک بوو وڵی قەرەوەیسی بوو قەرەوەی خەڵزای تۆە بەڵێ ئەوە 1000 سلاوی لێ بێکوانی ڕزگار هەموو ئاوای و گوند و لادەکانی کوردستان بەشی خۆیان مینەتیان دیوە ئاوایی نییە لە کوردستان جارێک و دوان و سیانیش نەڕمابێ و نەسووتابێ لەسەر دەستی داگی کرد و خوێن مژە یەک لە دوایەکانی حکوومەتەکانی عێراقەوە بەرامبەر بەما بەرگری و خۆڕاگری خەڵکی لادێ و پێشمەرگام هەمیشە لە بەرخۆدان و تەسلیم بە داگیرکرد نەبوون ئەحمەی حەمەگوڵە قارەمانێکی تەیمەس ئاوای قەرە حەسەنە یەکێک بۆ لەو 12 کەسەی نزیک لە مامی گەورەی کورد مامجلال هەتا ساڵی 1963 لە گوندی قازانقایی قەراق لەوێ شەهید کراوە و هەر لەوێش بە خاک سپێراوە کوڕێکشی بە ناوی غازی ئەحمەد شەهیدی کورد و کوردستانە سەر ئەەکەی بە هەر ماڵێکی ئاوایی تەیمەز ئاوای قەرە حەسەن شەهیدێک و دوان و ئەنفال کراویان هەیە هەمیشەش ئەم ئاوایە بە فڕۆکەکانی بەعسی عەرەبی فاشیزم بردومان کراوە لە سەربازگە بەعسیەکانی عێراق لە ناوچەی بانی مەقان و چەمچەماڵەوە هەمیشە تۆپباران کراوە لە ساڵی 1963 حرس قەومیەت تاوانبارەکانی عەرەب ئاوایەکان سووتاندووە و تاڵان و برۆیان کردووە لە ساڵی 1970 ڕما و لە ساڵی 1970 جارێکی دیکە ڕماندویانەتەوە ئیتر ژیانی تاوەستێت پورزە عومەر سێ برای شەهیدی شۆڕشی نوێی گەلەکەمانی هەیە شێخ سەربەرزجی مامەیەکی لە شۆڕشی ئەیلول شەهید بووە شێخ شکوور مامەکەی دیکەی هاوڕێ و هاوخەبات و دڵسۆزی گیانی بە گیانی مامە ڕیشەکەی کورد بوو ئەمیش ئەنفال کراوە دوو ئامۆزاشی ئەنفالن کامیلیمان بەشارەت دوو برای شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازە پیرۆزەکەی مامی شۆڕش و مامی کورد و مامی کوردستانن سەیفی شەریف مەکایڵی خاوەن دیوەخان بووە هەمیشە پێشوازی لە پێشمەرگە کردووە شەهید مامە ڕیشە زۆربەی جارەکان چۆتە ئەو دیوەخانە و لەگەڵ سەیفی شەریفدا پێکەوە دانیشتون ئێمە کە لە جادەی بانمەقانی جەباری لاماندا نزیکەی 10 کیلۆمەتر بە ڕێگایەکی قوڕاوی و بەردەڵاندا ڕێمان کرد ناخۆشتنی ڕێگا بوو ترسی خزان و وەرگەڕانمان بوو باشە ئاخۆ خەڵکی تێمەز ئاوە کە هەموو ڕۆژێ بەو ڕێگا خەتەرەدا هاموشۆ ئەکەن ئاخۆ کەس هەیە لیان پرسێتەوە و خەمێکی ئەم ڕێگە خەتەرناکەی نێوان جادە و ئاوای تێمەز ئاوا بخوات بە زەحمەتێکی زۆر گەیشتینە ئاوایی تەیمەز ئاوا لەوێ هەر خەمی گەڕانەوەمان بوو برام بە ئێوە بڵێ لە تەیمەزاوە سەر ئەەکەی بە هەر ماڵەکە خاوەن شەهید و ئەنفالن کەواتە حکومەتی هەرێم ئاوڕێکیان لێ بدەنەوە بە کارەساتێکی دڵسەزێن بەهۆی ئەم ڕێگا دژوارەوە باڕوو نەدات کە گەیشتن ناو ئاوایی پورزا عومەر و شێخستار و کامیل بەشارت چاوەڕوانمان بوون بێکۆ دانیشتین و کەوتینە قسە و باس و هەناسە هەڵکێشان ئیدی من خۆم پێڕانە گیرا و بە پورزا عومەرم وت پورزا عومەر
پیاوێکە بوو ناوی ئەحمەد حەمە گوڵە بوو یەکێ بوو لە پیاوە جوان و قارەمانەکانی تەیمەزاوە لەگەڵ هەواڵی مەزن بیری کوردایەتی مام جەلال وا بوو چی ئەزانی دەربارەی وڵایی ئەو کاتە ئەو پێشمەرگە بوو لە شەستەکانە لە شەستەکانە بەڵێ چونە ئێرانەوە چەند برای لەگەڵ خۆیان پێشمەرگە بوو دوو برای کێ فاتیح و مەحموود خەلیفە مەحموود کامیان ماون شکر وڵا بەس فاتیح ماوە سڵاوی لێ لێرەوە ئەو هەرچی لەگەڵا پێشمەرگە بوو ئەحمەی حەمەگوڵەیەکێک بوو لەو 12 کەسەی کە لە تەک مام جەلالە بوو ئەوە هێنوتی ڕسمەکەی وایە باشە ئەمە لەگەڵا چووە هەمەدان نوێنەری مام جەلال بوو باشە چی درەزانی لەسەری قسە بکە ئەو چووە دەرەوە لە ئێران بوو ساڵی لێوە بوو هاتەوە گەڕایەوە میسان ئیتر ئەمینە دەسی پێ کرد بۆ پێشمەرگە لەگەڵ مام جەلالە لە قەرەداغ لە قازانقایە شەهید بوو لە قازانقای قەرەداغ لە ساڵی 1960 شەهید دەبێت 63 وازم 63 تەرمەکەی هەلوێ لەوێ ناشارۆ نەماتوانی نا ڕێیان نەدا بچین بینجو ئیسش هەر لەوێ سڵاو لە گۆڕەکەی یەکێ بوو لە تێکۆشەرە گەورەکانی تەیمەزاوە قوتابخانەی هەموو شۆڕشەکان بەس پیاوە بەڕێز بوو گومانیتیانە باشە کوڕێکی شەهید بۆ ناوی غازیەوە غازی ئەحمەد لە ئەو لە کێ شەهید بوو ئەوش لە لای تەکێ شەهید بوو پێش ئەنفالەکە پێشمەرگە بوو لەستی پێ بوو نازانی این بوو لای هین بوو لە پێشا لە گەرمیان بوو بەڵێ ئیتر هات لێرانە و لای شێخکەریموان بوو تۆ چەند برا شەهیدە مسێ برا کێ سەرۆر و مەجید و سەرۆر لە چ کەرتێ بوو لە کەرتی شوای جەباری شەهید مەجید شەهید مەجید لەو ژوورە بوو خۆیان نازانم چی کەرتێ بوو لە سای 93 شەهید بووە ئەی وەلید لە پرۆسەکە لە کەرکوو شەهید لە کەرکووک شەهید بووە دایکیشت ناوی نەورۆز بۆ بریندار بوو بەڵێ دایکم ئەلێرە تۆ بدایە هەوشەکەمانە بریندار بوو ئیتر هەلەوە توش بوو نەخۆش کەوت مرد 100,000 سڵاو لە گۆڕی ئەو هەموو شەهیدەکانیەوە ئەو بۆ بەدەست شێخی گەورەم شێخ سارکوا جامانە کۆ جامانە لەسەر بوو باشە بیبە لای دەم تۆی شێخ سار تۆ لە بنەماڵی شێخانی ئێرەیت بەرزنجین بەرزنجین لە بنەماڵی شێخ حەیدینی کەرکووک هەزار سڵاوی لێ بێت یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاڵی شەڕەکان بوو شەڕەکانی سەرکردایەتی ئەم لاولا بوون ئەم ناوچەیە نیمچە شۆڵ بوو بەڵام پێشمەرگی قارەمانەکانی حیزبی شوێ عێراقی لێرە بوو وایە یەکێک لە کوڕە مرد و ئازاکانی خەڵکی دێلێژەی قەراق بڵێن ناوی جەمال بوو پیانەوە چی ملازم بڕە هاوڕێ ملازم بڕە ملازم بڕە دێتە ئێرە بە ئێوە ئەڵێ گوندەکانە ڕوخێنن بەڵێ چی ئەڵێ پێش ئەوەی ینی پێشتر حکوومەت لە ساڵی پێش ئەنفال ئاگدارەکراینەوە ئینزارەکراین حکوومەت هات ئاگدارێ داوت چۆلیکەن ئەی ڕوخێنین باشە لەم ئەسنایە بوون پێشمەرکانی حیزب شوێ هاتنە ئێرانە هاوڕێ ملازم بڕا بیرم دێ مناڵ بووم ئەلەم مزگەوتی ئێرانە خەڵکلی کۆ بۆتیان هاوڕێ ملازم بڕا پێشمەرگە نەماوە لە گەرمیانە حکوومەتە ڕەشەمان لێگا و گوندەکانە ڕوخێنێ پاشن هاوڕێ ملازم بڕا شەهید ملازم بڕا بەو پەڕی توانا و غیرەتەوە و ئیسپاتی کرد بەڕاستی جێگای دەستخۆشی هزار ڕحمەت لە گۆڕی وتی مەگەر بەسەر لاشەی منابێ جاوا بوو بەڵێ بالفعل وا بوو لەسەر ئەو قسەیش بەڕێز کاک نیهادی نوریمە لە عەبدوڵامانەیە لێر و کاک عەبدوڵا یادی بەخێر ئەنفالە هەر لەسەر ئەو قسەیە دوای ئەو قوتە کەوتن و هەتا شەڕەکەی ئۆسمالەکە و لە ئۆسمالەکە نەگەیشتە گوندەکەی ئێمە ملازم بڕا بەداخەوە شەهید بوو خۆی کە دەخۆ هەزار سڵاوی هەموو شەهیدان باشە بینە سەر هێزی پشتگیری لێرە بەشداریانە کرد هێزی پشتگیری ئەوەی کە من بەبیرم بێ من ئاگدار بم بەڵێ هێزی پشتگیری ئێمە ئەو گوندەکەی خۆمان ئەو هێزە بووکە لە شەڕەکەی شێخگیری پێشمەرگە دەوری گیرا بووە ئیخراب و شەڕێکی زۆر قارەمانانە بوو کە پێشمەرکانی کێتی کردیان مەجید کۆمەڵیان لە گەڵ بوو لە بیرم بێ ئەوەی کە من مناڵ باسییانە کرد هێزی پشتگیری ئێمە لێرە ڕۆی بۆ ڕزگارکردنی و بەڕاستی دەوریشان بینی و لە چواردەوریان کە گیرا بوو قوتی دیوی ئۆمەرگەیە بەسەر دی ئۆمەرگەی پرێ و قوتی پشتگیری ئێمە بەشداری ئەو بەداستان ساڵی چەند بووی بە پێشمەرگە من لە دوای سەرەتای هەشتا تقریبا مانگی 4 و 5 لە سەبەت لە دوای شەهید بوونی ملازم بڕا بەڵێ بەسەر ئەو قسەیە باشە هەندانێ باشە بوونی پێشمەرگە من بەڵێ دایکت زیندانی سیاسیە
دایکم بەناوبانگە لە ساڵی 1970 لە ئەم مانگانیا بوو پێمابێ 11 سیارە بوو بەناوبانگ سیارگا خەڵەبازیانی دایکشمیتیا بوو کە بارق گردیانی ئەو دەمە لە ڕێگەی زیندانی سیاسی بەڵێ چەند کەست شەهید و ئەلفال کراوە کەسە نزگەکانی خۆم ئەوەی کە زۆر نزگە لێمەوە شەید شێخ ڕەحیم مامەم لە شۆرشی ئەیلول لە شەڕەکەی خیروەلی شەید بووە پێشمەرگەی سەنگەر شێخ شکور مامەد مامەم ئەو شێخ شکور ئەلفالە ئەو شێخ شکورەیەکە یەکە دۆستەکەی مامەڕیشە بوو سڵاو لە هەردووکیان سڵاو لە هەردووکیان ئەی نەجمەدین محەممەد جەلال نەجمەدین محەممەد جەلال و قادر محەممەد جەلال هەردووچیان ئامۆزایی حەق من و هەرچیان بەداخەوە ئەنفالن سڵاوتان لێ سڵاو لە بنەماڵەکە سڵاو لە شەهیدان و هەموو بیدەرە دەست کاکە کامیلی هاوڕێ و خۆشەویستم کا کامیل چەند ئەنفال کراوتان هەیە ئەنفالمان نییە قوربانجیان گوندەکە 11 ئەنفالە یعنی کەواتە بە لەوە دەست پێ بکەینەوە گوندی ئێوە 11 ئەنفال کراوی بەڵێ بەڵێ وایە بەڵێ باشە یەک ژنیتیایە بەڵێ یەک ژنی ناوی ئایشە حوسێن چەند شەهیدتان هەیە گوندەکە شەیدەکان نۆن لای من دەیە دە شەیدتان هەیە دەیە باشە سێ برای ئەم پیاوە جوانە بەڵێ سێ برای قارەبانی ئەو شەهیدە بەڵێ دوو ئامۆزای پورزا عومەر شەهیدە وایە بەڵێ مەلانووری باوکی کاگنیادە بەڵێ ئەوە شەهیدە بەڵێ دوو برای خۆش بەڵێ کەماڵ و سەباح سڵاو لە هەردووکیان کەمال لەکوێ شەهید بوو لە شنووریە شاخین جوندی ئیسلام چەتەکانی جوندی باشە ئەی سەباحش لێرانە و کۆپتەر سووتانی لێرانە باوکم کۆپتەرەکان لێ زامانیان کە ڕۆژە پێشەوە بۆ بەیانیگەڕایەوە هەموو شتەکانی تیا بوو لەگەڵ براکەمە سوتا بەداخەوە یعنی بە کۆی گشتی دە شەهیدتانێ لەگەڵ 11 بەڵێ سڵاو لە هەمویان 11 شەهید و 11 سڵاو لە شەهیدەکانتان و لە ئەنفال کراوەکانتان ئەمەی کە ئێستا ئازادین ئێمە بەرهەمی ئەوانە بەڵێ سڵاو لە هەمووتان ليل بسيتي تخوى بسيتي درد مينتي يا جان بسيتي کە لە جانەی مەقان بۆ ناوچەی جەواری بە ڕێگایەکی ناخۆش و ترسناکە لە ئەیەی شۆڕ ئەبیتەوە ناودۆڵێکی درێژ پڕ لە تەرو قامیش و زەل و قڕەم و تەرکە پڕ لە داریبی و دارتوو گەڵاکان لە بندارەکان هەڵوەریون و درەختەکان ڕووتەڵە و سەرما بردەڵا ئەو دۆڵە بە ئاویشگەیە خوڕە و قەڵبەزەی ئاوی بن درەختەکان گۆرانێکی هێمن بنیامی مەستە کرد وە گۆرانەکانی مەسەری خالقی قەڵبەس بان ئاوەکە هەمووی گەڵای زەرد ڕۆخەکان گەڵای زەرد هەتا شەپۆ لە وردیلەکانیش ڕەنجیان زەرد وەک منیش ڕەنگم زەرد باڵندەکانیش بەرنمەی باران کەوتبوون مێگەلەکان و ڕانە گایەکانیش بەقەی پاڵەکانە پاوانی هاوینی ڕابردوو وردەگیای پاییزیان بەلمۆز هەڵەلووشی مەلای مزگەوتیش لە پەناماڵەکە بانجی نیوەڕۆی فەرموو گردۆڵکەکانی قەڵاگە و بانکەڵەگ و وشکەخڕ و چەمتوڕکە و بان شێخ اسماعیل و هەڕەسیا و بانهێشتی هەورەکانیان لە ئاسمان ئەکرد بۆ میوانداری نەمەبارانێ سروشتێکی جوان دڵڕفێن 760 دۆنم زەوی ئەم ئاوایی تەیمەز ئاوا بەراویان هەیە من ئەڵێم چوار تۆ بڵێ 7,000 دۆنم دەیمی و شاخەڵان و پاوان و لە وەرگایان بەدەستەوەی 28 جوتیار زەویەکانیان لە بین خۆیان دابش کردووە تەیمەزاوا کەرتی کشتتوکاڵی ژمارە 43 بەر لە ئەنفالە بەدناوەکانی بەعاسی عەرەبی فاشیزم 43 ماڵی تیا بووە جگە لە ماڵی سەربازی هەڵات و لە کەرکووک ماڵی پێشمەرگەشیان تیا بووە 30 پشتگیری شۆڕشی نوێیان هەبوو بەچەکی خۆیان ئەمام ژێسێ و بڕنە و کلاشنکۆف بەرپەچی هێرشەکانی دوژمنی بەعسیان داوەتەوە بەر لە ئەنفال 20 مێگە لە مەڕ و بزن و گاوگۆلیشیان هەبووە لە 1970 جەیشی بەعسی عەرەبی وێڕای ئەنفالکردنی گوندنشین و شەیدکردنی پێشمەرگی خەڵکی ئاوایی قوتابخانەیان سووتاند و مزگەوتەکانیشان بە قورئانی پیرۆزەوە سووتان و ڕەمان مامبرایمی ئەنجومەنی ئاوایی تەیمەز ئاوا و کاکەنی هات لە تەکەم دانیشتون ئەوان باسی ئەم وڵاتە هەناسە ساردەی کورد هەناسە ساردی کوردستان هەناسە ساردی وڵات ئەکەن با سەرەتا
لە ئەنجومەنی تەیمەس ئاوە دەست پێ بکەین و لێی پرسین. بووی بە پێشمەرگە لە چۆ؟ لە کەرچی سوار. ئەی ئەو برایەت ئەو ناوی چۆ برایەت؟ کاگیوە. کاگیوە ئەو کەی بوو پێشمەرگە؟ ئەوش تقریبا وازم لە 85. 2 ساڵ دوای تۆ ئیش بوو پێشمەرگە لە هەمان کرد؟ بەڵێ لە هەمان کرد. باشە. لە ساڵ 1963 حرس قەومیە دز و جەردەکانی عەرەب هێرشێکێنە سەر ئێرە. بەڵێ. ئیتر جگە لەوەی کە خانومان و ئەستوێنەڵێن هێلکەیان دزیوە. مریشکی کڕکەوتویان دزیوە ڕاست ئەمانە؟ ئەوە تەبەن خەڵک هەر دایمەن لە شنوکەوت خۆ هەڵدانا بوو. بەڵێ. خۆی بۆ شاخەکان بۆ چیۆکان بۆ ئەم پشت قەڵایەوە بەڵێ چاڵمان کردبوو لەولاتر چەند شاخێکیە هینی پێڵێن. باشە هاتن ئێرە حرس قەومی. بەڵێ بەڵێ لە ئۆمەرەگەدە و میرەسرۆ هاتن گشتیان فەرهود ها من ئەم برایم لە کاکیوا لە بێشکە بوو. بەڵێ. هینێ لە بان سینگەی بوو لە ناو بێشکە بوو. چی لەباری؟ پۆپەژمیان پێوەجارە. ئەوەی بان سینگەشیان بردبوو. ئەرێ بەخوا ئەرە بەخوا عینەکەی بازاری کابرایە دوان لە چەم ئۆمەرەگەیش یەکیان شێختالی بۆ ئەبزانم خەڵکە شوانە زیر و بەرکەشیان لێ کردبەوە ئەوە لە دز ئارە بەخوا هیزەی ڕۆن و ئەمانە هیزەی ڕۆن ئەوە پەرژێخان لەبان گوێ درێژەوە هەر دوان و سیان و ئەملاونان و یعزەلام ڕوتەکرای معنای ماڵ ئەوە هەر احتیاجی بووە لە فەرهودکردنا بەڵێ شتیوە بینە سەر ئەنجومەنی خوا لە ناوی دەمی ئەوە بەکە ئەوە لە میلەتی کوردەکان وتی عربی هاتبوو ئەوید ئەگەڕا دوای جەنجەڕ جەنجەڕ هاتمە بەس جەنجەڕێکم دەستکەوت بی بە میتر مشکلە عربێک هاتووە خوا لە ناو دەمی بە باشە تەی مەزاوە کەرتی کشکۆڵی ژمارە چەنە؟ 43 بە ناوی چەند جوتیارەوەیە؟ تقریبا 28 شتی وایە هەر جوتیارێ شوێنی چەند تەن گەنمی هەیە؟ وەڵڵاهی تقریبا لە 5 جوتیایەکی هەتا تێتە ئەیتر ئەوەنە بەراو چەندتانێ چەند دۆنتانێ بەراو؟ وەڵی تقریبا بەراوەکان زۆرە تێکەڵە 660 دۆنمە تقریبا چەند باخی تایە؟ وڵی باخەکانی ساکی مەوجودی باخەکانیان لە کاتی خۆی برین لە کاتی خۆی وڵا لە کاتی خۆی ئەمە دۆڵێکی پێ بەرامبەر تە خشلاخۆنە ئەو خشلاخۆنە 5 کانیاوی تایە 5 کاناوی تایە 5 بەرەبرا لێ ئەژیە باشە ئەی بەر لە ئەنفالەکان چەند ماڵ لێرە بوو؟ ئەوە ماڵ تقریبا باشە ئەو دەمە چەند مێگەلی تیا بوو؟ تقریبا 10 مێگەل 20 مێگەلی تیا بوو ماڵ بەخوایتر ئەلە قوتابخانەی تیا بوو بەڵێ مزگەوتی تیا بوو بەڵێ شتیان ئەی گەرم و جۆ ئاوا خشت ببوو ئەو دەمە کام دەمیێنی ئەو دەمی کە ئەنفالەکان ئەنفالەکە بەڵێ بڵێ زۆر خەری و خشتە بوو بان نەڵێن یعنی کاملن بوو خۆم لە ناو ئەو شۆکە شتێکمان بۆ هات بەحەس ملانی بەڕەحمەدی وتیان کوژرا ئێمە لەگەڵ دوو کەس لە دۆڵێکا بووین کابرای خەبەری داپێمان ڕۆیشتین شەو باران بە ناو جۆکای ڕۆیشتین باران شڵتان کرد چی بەسەر مزگەوت و مەکتەبەکەی هات؟ وڵا تەمان لیساکی شوێنەوارەکەی خۆ دیارە چۆن ڕوخانیان بە قورئانیشەوە نەکو هەر ڕوخان و سووتان و ڕوخان بەیەکەوە قورئانیشان سووتان بەڵێ ئەمە عەرەب کە بۆ خۆیان هاتۆتە بڵێ ڕەنگە کوردیشتیا بوو بێت إنا أنزلناكم قرآنا عربيا لعلكم تعقلون ڕەنگە کوردیشتیا بێ با ئێمە خۆمان نەشاری باشە اینجا پێم بڵێم برایەکە ئەنفال کراوە ناوی دەروێشە بەڵێ ئەمە ڕاستە؟ بەڵێ خۆی ناوی چییە؟ عەبدوڵای لە ئەسڵا عەبدوڵای لە ئەسڵا ئەو مۆ بەرەدەست کاکە نیات کاک نیات بیخەلای دەمتەوە زەحمەت نەبێ کاک نیات لە ساڵی 78 ژمارەیەک چەکدار لە شێردەرەوە لە ناو جەباریەوە ئەکەن بەم دیوە تۆ و باوکت لای مەڕبوون ئەمە ڕاستە؟ بەڵێ وتیان چی کێ بوون؟ وڵای من مناڵ بووم لەو کاتە تقریبا کۆتایی هەفتاکان بوو بەڵێ دیمسا دووە هاتن باوکم ئەلوێسەیەکی وتی ئەمانە نازانی چین ئەو کاتە شۆڕش کە بوو نەما بوو کە سێرمان کرد شۆڵەکان سێرمان کرد هاتن دوو باوکم وتی بڕۆ لەگەڵیانە بڕۆ تۆ مناڵی بڕۆ بزانە چییە ئیتر هاتم بۆ ناو دێ کۆبوون لەبەر ئەم زەیتونە لەوەیان ئێمە ئاوتیانمە پێشمەرگەی نوێن مامڕۆستەم لەگەڵیانە بوو ئیتر کۆمەڵێ بوون تقریبان دەور نازانم هەشت بوون دەبوون دوو ئیتر چاوینانیان بۆیان کۆ کردەوە لێرە بەڵێ خەڵکی کۆیان خەڵکیان کۆ کردوی شۆڕەکان چی بوو؟ پەیامەکەیان ئەوە بووتی ئەمە شۆڕشی نوێمان دەست پێکرێتەوە بە ڕابەرایەتی یەکێتی نیشتمانی کوردستان هاتوینە شۆڕشێکی تازاکرد لەبەر زەیتونەکەوانە لە 1970 ئەنفالەکە ئەنفالی کورد
بوو بە گەورەترین جەریمەی عەسر با بڵێن تاوانی سەردەم لەلایەن بەعس و بەعسی عەرەبیەوە لێرە ژمارەیەک شوان لەو هەردانەمانەوە کێ بوون باوکم بوو مەلانووری کاک بەشارات کاک حەسەن بەشارەتی باوکی باوک کاک کامیل شیخ کەریم عبدالله حسن عبدالله حسين عزيز حسن رحمان شيخ كريمي شيخ كريم مجيد وكا قاسمي شوانا بنال بنا قال انا مانو باشا لا يمر معنا لو هردانا وانيا بالي حكومتي بعث شو بلا ماريدان بالي شي مثلا شو شونا سريعا ايتر لو كاتيا وزع صغلتي بو ايتر امانيش يعني باش يويك درندانه سوني كوان يعني كتبوها باوك يعني لوير شيء ملانوري عبد الله شهيد ملانوريان لوير جا كردو شهيد يعني كرد ايتر ببو تقو من اوانا ايتر رايان كتب الرويب باشا ترمكي شي مسالات باوكت ترمكي ايتر خزمكان مان كوبن هاتن بو بياني بودو بياني ايتر اوسا هاتن لوير شو جان برجان ناوي فرهاده اويش انفال كراوه اويش ببني باوك مو هاتو لقل براي اما عبد الله هاتنو بو ابو جنازك هاتن جنازك الناش ليره فرهاد منالي هبو بله منالي ابو شن منالي ابو كوريكي لقى شواركسا مواليد شن بو 65 براغورتان بله براغور وانيا سلاوي عن ليبت دايما منوتو هردوها ودردين هردو گرفتار يك آسردين ترحيلش كيشك لا خطرترين او سياستاني كوا دنيا نيبيستو اما بيبيا كزماينوا ئێران ڕاگواست کەس نەیزانی بۆکوێ ماڵ نییە لە تەیمەز ئاوا شەهیدێک و ئەنفالکراوێکی نەبێ ماڵ نییە لەم تەیمەز ئاوایی قەرە حەسەنی کەرکووک دڵی پرسوێ و خوێن لە جگەری نێت بەڵام ئێمە کۆڵ ناین هەتایە قوربانی ئەدەین خاک نادەین سەر ئەدەین خاک نادەین ئەمە کەرکووچەکان وا ئەڵێن لە تەیمەز ئاوا لێرە لەگەڵ جوتیارەکانە هەناسەی ساردمان لەگەڵانە هەڵکێشا لەگەڵ ژن و مناڵی ئێرە خەمەکانمان شەن و کەو کرد بۆیە لێرە کۆتایی بەرنامەی ئەم جارێنیە تا بەرنامەی شتر و ژیانەوەی شتری کوردستان ئەوە گومانی تیانە کەرکووک لە ناو دڵ کەرکووک لە ناو چاو کەرکووک لە ناو نەخشەی کورد و کوردستان کوردستانیش لە ناو دڵ پێشمەرگە تاجی سەری ئێمە و شەهیدەکانیش تا ئەبەت ئێمە سەری تەعزیمیان بۆ دانەوێنین کەواتە سڵاو کەرکووک سڵاو قوربانیانی ئەنفال سڵاو قوربانیە شەهیدەکانی پێشمەرگە و کوڕانی مامەڕیشە ئاسا سڵاو کەرکووک سڵاو پێشمەرگە بەیەکەگەینەوە ها خواحافیز